بەڵێ لەگەڵتانە بەردەوامە بین یەکێک لەو بابەتە گەرم و گوڕانە یاخود لەو بابەتە هەستیارانەی کە چەند ڕۆژێکە هەم لە عێراق وە لە هەموو شار و شارۆچکەکانی عێراق و هەرێمی کوردستانیشە دەستی پێکردووە کە ئەویش ئەوەیە لە شەڕی ئێران و عێراقەوە ئەو کەسانەی کە ئاوارە بوون کە ڕایان کردووە کە ڕۆشتون ئیتجا بە هەر هۆکارێک بەیانی ئیوا هەبووە لەبەر شەڕ ڕای کردووە ڕۆشتووە وڵاتی بەجێشتووە سانە ئیوا هەبووە لە چۆنەڵێ عسکەر بووە لە جێشی عێراقیە هیوا هەبووە بە دیل گیراوە لە شەڕەکەیە کۆمەڵێک چین هەن کۆمەڵێک توێژ هەن کە لە ماوەی ئەم سی و چەند ساڵەیە 35 ساڵەیە کە ڕۆشتون و ئاوارە بوون و نەیان توانیوە بگەڕێنەوە تۆ بە هۆی ئەوەی کە خاوەنی پاسپۆرتی عێراقینی یاخود لە بە تایبەت لە وڵاتی ئێرانە کە ماونەتەوە لەوەیە نەیان توانیوە سەردانی عێراق بکەنەوە جا ئێستا لە عێراق بڕیارێک دەرچووە کە ئەو کەسانی کە ئاوارن کە چەندین ساڵە دوورن لە زێدی خۆیان و لە خاکی خۆیانەوە ئەتوانن لە ڕێگەی دەرهێنانی پاسپۆرتی عێراقیەوە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان و بۆ شوێنی خۆیان و بۆ زێدی خۆیان کۆمەڵێک ئیمتیازیشان ئەدرێتێ ئەوانەی کە ئەگەڕێنەوە بنمونە ئەگەر کەسێکە ئەو کاتەکە ڕۆشتووە فەرمانبەر بوو بێ یەتەوە سەری شەکی خۆیدا مەزرێتەوە هاوکاری ئەکرێ بەڵام ئەمەی کە ئێمە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین ئەو لایانی کە ئەمڕۆ ئێمە وەکو لایەنێکی گرنگ لەم پرۆسەیە قسەی لەسەرەکەین ئەویش ئەوەیە پاسپۆرت یاخود دەرهێنانی پاسپۆرت وە کار ئاسانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتەکانە لە تەواوی عێراقا کە چۆن ئەتوانن هاوکاری ئەم ئاوارانە بکەن یاخود ئەم کەسانە بکەن کە ئەوێ بگەڕێنەوە جا بۆەوەی زانیاریمان لەم بارەوە بە وردی دەست بکەوێت و بتوانین کۆمەڵێک پرسیارمان هەیە کە لە کەسێکی شارەزا بکەینەوە وەڵامێکی دروستمان باتەوە میوانداری بەڕێز ئەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانیمان کردووە کە ئەمبانیە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادەکە ئەمید سالار زۆر بەخێر بیت و بانیت باش زوو عەزت کاک سالار وڵی پێم خۆشە یەکسەر پرسیارە بکەین ینی گرنگی ئەم هەنگاوە لە چییە و چۆن ئەتوانن ئێوە ئەم ئاوارانە یاخود ئەم کەسانە کۆبکەنەوە و بیانکەنەوە بە خاوەنی پاسپۆرتی عێراقی بەڵێ سەبارەت بە بابەتەکەی جەنابەت ئەو ئاوارانێکەوە ڕۆشتونەتە کۆماری ئیسلامی ئێران ئێمە تەبان لەسەر ڕاستپاردەی و لەسەر ڕێنمایەکانی جەنابی کاقوبا تاڵبانی لە هەر شوێنێک کە ئیمتیازێکە بێ کە دەستکەوتێک هەبێ بۆ هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان دەستمان بۆ بردووە بۆەوەی بیانکەین بە خاوەنی ئەو ئیمتیازەیە ئەو دەستکەوتە تێبینیمان کرد لە وەزارەتی کۆچبەرانی عێراق مەجالێک هەیە بۆ ئەوەی هاوڵاتیانمان سوودی لێ ببینن یاسایەکەیە و کارکردنیەکەیە و بەرنمەیەکەیە و بودجەیەکەیە بۆ بابەتە ئەویش ئەوەیە هەموو ئەو هاوڵاتیانەمان لە هاتنە سەر حکمی ڕژێمی بەعسی ڕووخاو لە ساڵی 1960ەوە تاکو ڕووخا لە 2003 لە ماوەی ئەم 35 ساڵەیە بە هۆکاری ڕژێمی بەعس چوونەتە ئێران لە کۆماری ئیسلامی ئێران بوونە لە شارە لە شارەکانی کۆماری ئیسلامی ئێران چجا ئەوانەی هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە بێکەوە شیمیا باران کران و ڕۆشناوێ چجا ئەوانێکەوە کۆڕەوە گەورەکەی ڕاپەڕینی گەلی کوردستان کە چوونە ئەوێ چجا ئەوانەی کەوا بە بۆنەی شۆڕشی گەری کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئاوارە بوون و چوونەتە کۆماری ئیسلامی ئێران و لەوێ دۆکۆمنتێکیانەیە بەڵگەیەشی ئێرانیان هەیە کە لەو وڵاتە بوونە لەو مدەیە و ئێستا هاتوونەتەوە لێرەن لە کوردستانن ئەبێ سەردانی قایمقامێتی پارێزگای سلێمانی بکەن ئێمە بۆم بابەتە چەندین کۆبوونەوەمان کرد لەگەڵ لایەنەمانەکان لەگەڵ بەڕێز جەنابی کاگاواتی قایمقام لەگەڵ دایرەی کۆچبەرانی سلێمانی وەلایەنەکانی کەم بۆ ئەوەی ئاسانکاری بۆ ئەم بابەتە بکەین لە پێشدا لەگە جەنابی قایمقام کاگاوات بە سوپاسەوە زۆر بەباشی هات بەدەنگ بیرۆکەکەەوە و کارەکەەوە و ڕێککەوتی لەسەرەوەی تیمێکی تایبەتی بۆ ئەو هاوڵاتیانە داناوە هاوڵاتی کە ئەچێتە قایمقامێتی پارێزگای سلێمانی یەکسەر و تیمە حازرە فۆرمەکانیان حازرە لەوێ بەڵگەکانی خۆی پێشکەشەکە و دوای ئەوە سەردانی قونسوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانەکە
بەسوپاسەوە ئەوانیش تیمێکی باشیان داناوە خاص بە ئەو بابەتایە ئیشان بەسەوەیە بەڵگەکانی کە ئەو هاوڵاتیە لە کۆماری ئیسلامی بووە لە ساڵانی ڕابردووە لەوێ پێشکەشێکە و تەزدیقێکە پێشتر ئەبواە ئەم هاوڵاتیە بچوە بۆ تاران بۆ تەزدیقکردن بەڵام بە هەمانجی و کاراسانی قونسوڵێتی ئێرانی توانرا پێویست بە کۆماری بە تاران نەکات چکە ئەمان نوێنەری حکوومەتی ئێرانن خۆیان تەزدیقەکەن ئێستا ئاسان بە ئاسانترشەکان بۆ ئەو هاوڵاتانە مەرجە کە لە ئێران شتێکە و پێیانە و کارتی سەوز لە ئوموری تباعی ئێرانیە بۆ ئەو پەناهەندە عێراقیانە ئەدرا و کات کارتی سەوزیان پێوت مەرجە ئەبێ هەڵگیری ئەم کارتە سەوزە بێ ئەنجە لێرە مامەڵەکانی بۆ کریان نە ئەبێ بیسەلمێنە بە هەر ڕێگایەکی تر بێ کە بتوانێت مەرج نییە ئەگەر ئەوە هەبێ گرنگە ئەگەر نەشی بێ هەر بەڵگەیشکە هەبێ و ئەگەر هەر نەیبوو هیچی نەبوو ئەتوانێت بچێت سەردانی پارێزگایە لە پارێزگە مەسەن سنە بکە کرماشام بکار شاریشکە بکە تارام بکار شو لە کوێ بۆ خۆی لەوێ دائیرەیەکێ لەناو پارێزگا پێڵێن ئەموری ئەتباعی خارجی پەیوەستە بەو کەسانەی کەوا خەڵکی وڵاتە نین لەوێ نووسراوێکێنێ بۆ لایەنی پەیوەندیدار هاوڵاتی فلانی کوڕی فلان و خێزانی کە مدەی ئەوەنە لێرە بووە و لەم شارە نیشتەجێ بووە مۆر ئیمزایەکەن و ئێنن ئەوە بەڵگەیەەکە بۆ نمون ئەگەر هەر نشی بوو ئەگەر هەی بوو بەڵگەیکە مەسەرەن لەوێ بووە زەواجی لەوێ کردووە مناڵەکانی لەوێ لە دایک بووە ئیقامە ئێوێ هەیە بۆ نمونە گرنگ ئەوەیە لە 16 تا 2023 و ئەم کاری کە ئەنجامدا دوای پارێزگا دوای قایمقامیەت بە سوپاسەوە جانب کاکتۆر هەواڵ ئاینەن تیمێکی داناوە دێن بەدەنگ هاوڵاتیانەوە و دوایە چێتە کوێ ئەچێتە دایرەی کۆچ و کۆچبەرانی سەر بە وەزارەتی کۆچ و کۆچبەران کە لە دوڕیانەکەی سەرسنارە بۆیە ناوی ئەمایانن بۆی هاوڵاتی بزانێت چی بکە یەکەم جار لە قایمقامیەتەوە دەست پێکا لای جەنابی کاگاوات و ئیمتیازی ئیمتیازەکان چییە سوودەکانی چییە 4 میلیۆن من حەوەرەگرێ ئەگەر مۆزەف بێ ئەگەڕێتەوە سەر وەزیفەکەی ئەگەر تەمەنی گونجاو بێ ئەگەر تەمەنی گونجاو نەبێ و تێپەڕی بێ تەقاعود دەکرێت ناوێ نووسرێ بۆ ئەوەی کەوا پارچەیە زەوی وەرگێ و حکوومەتی عێراقی ساڵانە بودجەی بۆ تەرخانەکە ئەوەی کە زوو بڕوە زووتر بەرێکەوێ ئەوەی درەنگتر بڕوە درەنگتر بەرێکەوێ ئێمە تاکو ئێستا توانیمانەکەەوە زیاد لە 900 هاوڵاتی 900 خێزان ناونووسی خۆیان بکەن و ڕقم ئەحسایی پێڵێن ڕقم ئەحسایی وەرگرن لە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بۆ ئەوەی بودجەکە 6 میلیۆنکە بەڵام مەبەستمانە لەم پەیامەوە کە زۆرترین هاوڵاتی بڕوە و هاوڵاتیشی زۆر ئاگای لەم بابەتە نییە دەرفەتێکی باشە سوودێکی باشی لێبینن باشە سەردانی ببوورە ساناش هەرچەند پرسیاری هەیە بەس لە ڕێگەی ئوموری ئیتباعی شارەکان و لە ئێران هیچ ئاگاداریەک هیچ بابەتێکتان بڵاو نەکردوەوە لێوە ڕەنگە ئاسانتر کوردێکە بەنمونە لە پارێزگای کرماشان نیشتەجێیە ئاگای لەم بڕیارە نەبێ لێرە بەڵام لێوە ئەگەر مەسەلەن ئاگادار بکرێتەوە کە شتێکی وا هەیە لە عێراق توانی بگەڕێتەوە ئەم کاراسانیانەوە بۆ کرا خوددا ئەم امتیازانەوە پێدرێ تەسەور ناکە هاوڵاتێکی زیاتر بگەڕێتەوە ئەکرێەوە بکرێ بەڵام ئێمە لە ڕێگەی ماڵپەڕی قایمقامێتی پارێزگای سلێمانیەوە بڵاوکراوە هەبوو لەسەر ئەو بابەتە و بڵاویان کردەوە و لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانیش ئەومانوێت ئەو پەیامە بگا بە زۆرترین هاوڵاتیان چونکە زۆرترین بینەری هەیە بۆ ئەوەی کەوا سوود لەو کارە ببینن باش کاک سالار کەسێک کە زەواجی کردو بۆن لێرە ئاوارە بوو ڕۆشتۆتە ئێران دانیشتووە لەوێ زەواجی کرد و هاوسەرگیری کردووە لەوێ کاتێک ئەم بڕیارە شمولی دەکات و دەوێ بگەڕێتەوە بۆ عێراق ئایا تەنها خۆی دەتوانێت پاسپۆرتی عێراقی بەدەستبێن یاخود هاوسەرەکەشی دەتوانێت ئەمان پاسپۆرت بەدەستبێنێت ئەو کەسێک کەوا خاوەنی کارتی نیشتیمانی بێ ئەتوانێت پاسپۆرتی عێراقی بەدەستبێنێت ئەوەی کە خاوەنی کارتی نیشتیمانی نەبێنی بتاقی وەتەنی ناتوانێت بێ بە خاوەنی پاسپۆرتی عێراقی چونکە تەنها بەڵگە ئێستا کە پێویستێتی بۆ دەرێنانی پاسپۆرت تەنها کارتی نیشتیمانیە هیچکەی ناوێت واتە هاوسەری ئەو کەسێک کە ئاوارە بۆ ڕۆشتۆ لە ئێرانە دەبێت کارتی نیشتیمانی ئێری پێ اینجا ئەتوانێت هەر کەسێک کە هاتە بەڕێوەبەراتی پاسپۆرت سلێمانی یا هەر دایرێکی جیاوازات لە عێراقا تەنها داوای کارتی نیشتیمانیەکەی دەکەن چونکە بەبێ ئەوە هیچ دۆکۆمنتی کە جیهازەکە نایخوێنێتەوە سیستەمەکە نایخوێنێتەوە تەنها کارتی نیشتیمانەکە ئەخوێنێتەوە جابا من ئەو هەر پرسیارەکەی سانا بە شێوەیەکی تر بکەم من ئێستا هەر خۆم ماڵی خوشکێکم لە ئێرانە باشە دوو مناڵیشی هەیە ئەمە ڕێک ئەو نمونەی ئەمەکە باسێکی هاوسەرەکەی ئێرانیە مش مەبەستەوە ئێستا ئەم ئێوە بگەڕێتەوە بۆ ئێرە باش لەو ئاوارانەیە حسابی بۆ ئەکرێ یا
ئەمان بەدەرن لە فەرمان و لەم بڕیارە یاساکە ئەڵێ ئەوانەی کەوا بە هۆکاری ڕژێمی بەعس چوونەتە ئێران باشە نەک بۆ کارکردن چووە ئەم لە نەوەکانان ڕۆشتووە ئەو کاتش بارودۆ خۆتەزانی لێرە چوون بۆ لێوێ ماوەتەوە و زەواجی کردووە ئێستا گرفتی هەیە کە ئەوێ هاوسەرەکەی لێرە ببێ بە خاوەنی کارتی نیشتیمانیا خۆت پاسپۆرتی عێراقی ئەم بڕیارە شمولی ئەوانە شکایات نەخێر نیکە ئەمانش ئەم بڕیارە شوملیانەکە بەڵام کە هەر لە ئێران ئێستا لە کۆماری ئیسلامی ئێران ئەتوانێت بچێتە ئەو پارێزگایە مڕاجعی ئوموریات باعی خارجی بکات لەو دائیرەکە و یەک پشتگیریێنێ کەوا لەوەیە و بۆنەوە بۆنە لەوێ بووە و ئەیهێنێتەوە کاری لەسەرکرێ و سەردانی قایمقامێتی کاکسالار ئەو هاوسەرە شێر بۆ منە نمونونەکەی کۆستار هاوسەری خوشکەکەی بۆ نمونونەکە ئێرانی دەتوانێت کە گەڕایەوە بۆ ئێرە بە هۆکاری خێزانەکەی بتوانێت پاسپۆرتی عێراقی بەدەستبێنێ ئێمە لێرە باسی ئیمتیازەکانمان کردکەوە بەرێکەوێت مەسەن 4 ملیۆنەکە و قوتەیە هەرزوو ئەو بابەتانە بەڵام هاوسەرەکەی ئەگەر لێرە بێ لە کۆماری ئیسلامی بێ بۆ نمونە گرنگ ئەوەیە ببێ بە خاوەنی کارتی نیشتیمانی بۆی ببێ بە خاوەنی پاسپۆرت ئەمە دووشتی جیاوازە بێ سەرەتا ئەم کارتی نیشتیمانیەکە دەربێنە ئەجێ لای ئەو بۆ هەر بە مۆزوی کارتی نیشتیمانی بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیان لە دەروی وڵات لە کۆماری ئیسلامی ئێران بێت لە ئەوروپا بێ حکوومەتی عێراقی ئێستا دایرەکانی کارتی نیشتیمانی لە سەفارەتەکان کردوێتەوە هاوڵاتی ئەتوانێت مڕاجعەی سەفارەت کات بۆ ئەوەی لێ بێ بە خاوەنی کارتی نیشتیمانی. کاک سالار مێژوویەکی کۆنە ینی تەمەنێکی زۆرە تۆ 35 ساڵ ینی کەسێک ڕەنگە ئەگەر 30 ساڵ بوو بێت لەو کاتێک کە ڕۆشتێسە 65 ساڵە ڕەنگە بوو بێ بە خاوەنی پاسپۆرت یاخۆت کارتی چۆن خۆمانن کارتی نیشتیمانی شناسنامەی ئێرانی کارتی هەوی ئێرانی ئێوە مەرجتان هەیە ئەو کەسانە کە بگەڕێنەوە دەستبەرداری ئەو پاسپۆرتە ئێرانی ببێ یاخود ئەو هەوێ ئێرانی ببێ یا گرفت بۆ ئێوە دروست ناکات لەم پرۆسەیە خۆشبەختانە یاسای عێراقی ڕێگەی داوە هاوڵاتی عێراقی بتوانێت خاوەنی دوو پاسپۆرت بێ یا دوو جنسێ بێ بێزگە جنسی عێراقی توانی خاوەنی پاسپۆرتیشی یا جنسێکی کۆمە ئێرانی بی یا تورکی بی یا ئەڵمانی بی یا ئەمریکی بی هیچ کێشەیە ینی لەمە ڕەنگە باشتریش بێت کە ئاسانتر دەتوانێت بیسەلمێنە کە لە ئێرانە بۆ ئاوارە بۆ باش کاک سالار یەک دوو پرسیارەکەین تۆزێک لە بابەتێم ئاوارانە ئەچینە دەرەوە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا کوردێکی زۆرمان هەیە کە نیشتەجێن لە وڵاتانە گرفتی گەوریان ئەوەیە هەنێکیان کە کاتی خۆی ڕۆشتووە پاسپۆرتەکەی فڕێیاوە پاسپۆرتەکەی ون کردووە بۆ ئەوی بتوانێت لەوێ بەردەوامی بە ژیانی بات و جوابێک وەربگرێت ئێستا کە ئەوێ پاسپۆرت دەربێنێت تۆ سەردانی سەفارەتی عێراقەکە گرفتێکی زۆری بوو ئەمە من باسی تا ساڵێک لەمەوە پێششەکەم یانی گرفتێکی زۆری بۆ دروستێ بووە زۆر بە زەحمە دەتوانێن پاسپۆرتە دەبێت هۆکارەکەی ئەمە چییە کاک سالار بە پێچەوەنەوە ئێستا خراپتر بووە قورستر بووە ئێستا خراپتر بووە نەمێرەوا بڵەمەوەک ئاسان زۆر ئێستا هاوڵاتی کێشەکەی هەموو ئەوروپا کە 20 ئەوەندە وڵاتە لە هیچ وڵاتێک ناتوانێت بێ بە خاوەنی پاسپۆرت یا کارتی نیشتیمانی تەنها لە ئەڵمانیانە بێ بەس لە ئەڵمانیا ئەو ژازام لە سەفارەت لە بەرلین و لە فرانکفورت یعنی تۆ تەسەور کە لە ئیسپانیاوە تاکو و ئیتالیا و لەسەری شەوە لە سویدوانە هەمووی دێن بۆ ئەڵمانیا ئێبەر ناکەوێ منطقیت یانی هەموو خەڵکۆ بێتەوە وەکوەیە هەموو عێراقیەکان بچن لە بەغدا جواز دەربێنن بە هۆسە ئەین الموضوع لەوێ بۆی مڕاجعەی سەفارەتکەیە بێ مەوعید وەرگری و لەو هەموو وڵاتە ئەو هەموو قەڵەباڵغێک چەندین میلیۆن کەسە سەفارەت دەتوانێت ڕۆژی 60 هاوڵاتی بەڕێخ 60 هاوڵاتی لە کاتێکا بە هەزاران هاوڵاتی ڕیزیان کردو بۆی دەریبێنن ئەمە کێشەشی زۆر گەورەیە بۆ نەک بۆون بوون بۆ جوازی احتیادیش کە هەرنی تاتەوە یەکەم جار دەریبێنی یانەیەکەیتەوە کێشەشی زۆر گەورەیە کە حکوومەتی عێراقی تووشی بووە ئێمە چەند کۆبوونەوەیەکمان لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکان کرد نۆ کێشەی هاوڵاتیان لەگەڵ نۆ ڕاستپاردە و پێشنیارمان خستە بەردەستیان بە سوپاسەوە ئەوان پەرلەمانتارەکانی کورد کە لە پەرلەمانی عێراقین بە هەموو لایەنەکانەوە نووسراویان کرد بۆ وەزارەتی دەروی عێراق بۆ وەزارەتی ناوخۆی عێراق هەروەها بۆ ڕئیس وزەرا سوودانی کام کێشەیە چارەسەر بێ بەڵام تا ئێستا چارەسەر نەبووە
بۆ گرە قورستر بووە من دوێنێ هاوڵاتێک تەلەفۆنی بۆ کردم ئەیود من مەوعیدی ساڵی 2026یان داوا پێم بۆ ئەوەی بگەمە سەفارەت هەر بۆی بیان بینم ئەی چۆن وابێت وانە ئەوە چێشەی گەورەیە ڕوبەڕووی هاوڵاتیان باشە کاک سالار دەبێ پرسیاریەوە بکەم لە پرسیارەکەی کۆسارە ئەو کەسانی کە لە دەروی وڵاتن دەیانێت بۆ منە بێت وەکتو ئاماژت پێ دەبێت لە ئەڵمانیا ئەو کارەیانی خۆیان بکەن دووسەکانیان ڕاستە خۆ دەگەڕێتەوە بۆەوە یاخود دەگەڕێتەوە بۆ بەغداد نه یەکسەر گەڕێتەوە بۆ بەغداد چونکە ڕەبتە بە بەغداوە بەڵام کێشەی ئەوان بێتگەوەش کە مڕاجە ئاکات هێشتا سیرەکەی زۆر دووسێ مانگی پێچێ بۆ لەبەرەوەی هەموو ئەو هاوڵاتیانەی کەوا لە دەروی وڵاتن کە بیانەوە جواز دەربێنن ئەبێ موافقەی مخابراتی عراقی هەبێ ئەو سادایری جوازات ڕەزامەندیەدا بۆی جوازی بۆ دەربێنێت تۆ خۆی سەرەکەی بە ساڵە بەرەکەوێ لەو لاشەوە مخابرات و ئەوەندە ماوەی ساڵێکی زۆر زۆر قورسە بۆیان بەڕاستی ناڕەحەتە بۆیە من دایمە پێشنیاری ئەویان بۆ کە ماڵام لەجاتی ئەوەی ئەو وەختە ساڵێ 2 ساڵ چاوەڕێەکەن لە دەروی وڵات وەرنەوە سلێمانی سەردانی کە سوکارتانەکەن لا ئێمەش چکلێتێک و ئاوێشی سازگارتان دەدەینێت لە ماوەی 2 ساعتاتانکەین بەڕاستی پاسپۆرت و بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانەیەکێکە لە بەڕێبەراتە نمونەیەکان هەم سلێمانی و هەم لە هەرێمی کوردستان و ینی من زۆر جار لەگەڵ پەرلەمان تاروشتی شاخسەمان کردووە کە لە عێراقیشا وەکو نمونەیەک باسی پاسپۆرتی سلێمانی کراوە دەبەس یەک ئەگەر ئەمە تەمان زووە بن بەخاوەنی پاسپۆرت لە ماوەی 2 ساعتە بمەرجێ کارتی نیشتیمانیان هەبێت ئەگە کارتی نیشتیمانی هی نەبێ ئەبێ حسابی خۆی بکە مانگێکی بوێ لە کارتی نیشتیمانی تاخیرە بێ 2 هەفتەیەکی پێچێت ئاگەی لەوە بێ لە کارتی نیشتیمانی تۆزە تاخیر باش کاک سالار با بینەوە سەر بابەتی ئاوارەکان ئێوە تەنها بۆ ئەو ئاوارانە ئیشەکە لێرە کە خەڵکی سلێمانین و ئاوارە بوونیان نەخێر ئەوانەی تریش دەتوانن بێنەوە لەم یاسایە یاخود لەم فەرمانە چۆنەڵی سوودمەند بن یاگە مەسەلەن یەکێکە هاوڵاتی یاخود نفوسی سلێمانی نەبێ ئاوارە بوو ئێستا بێتۆ لای ئێوە ئیشی بۆ ئەکرێ ئەینێرن بۆ شارەکەی خۆیان تۆ مەبەستە دەرهێنانی پاسپۆرت یا ئیمتیازەتەکان ئیمتیازەتەکان بۆ نمونە خەڵکی شاری سلێمانیە چۆ بۆ تورکیا بە هەمان شێوە ئەو ڕاپشتانی تەقدیمکە چۆ بۆ کوردستانی ڕۆژئاوا بۆ نمونە بۆ سووریا چوە بۆ نمونە ئەو ڕاخەکانی تەقدیمکە گرنگ ئەوەیە تۆ لەو 35 ساڵی حکومڕانی بەعسە بەعس هۆکار بێ بۆ ڕاونانت بۆ ئەوەی ئاوارە بوو بێتی بۆی دوورکەوتو بێتەوە لە وڵاتە مەبەسم لە چییە ڕەنگە لە سەردەمی شەڕی ئێران و عێراق عەرەبێکی زۆر کە لەو کاتە سەرباز و عسکەر بۆ بەدیل ئاوارە بووە ئەمانە لێرە ئیشان بۆ کرا ئێوە یەکسەر کەیسەکانیان نەگوازنەوە بۆ شارەکان بە هەمان شێوە بۆ نمونە عەرەبێکەیە خەڵکی لە سلێمانی دانیشە و ئیقامەیە و نیشتەجێری و خانوویە شوقەیە بە هۆکارێک چۆتە ئێران چۆتە تورکیا ئەو ڕاخەکان ئێنێ و هەر لێرە کارەکانی بەڵات ئەوانیش سوودمەند دەبن لە هەموو بێگومان بەس خۆش بێت کاک عەمید سالار عەبدوڵڵا سوپاسکەم بەیانێمان دوومان کردی بۆ هیواین کە وتەکانی کاک ئەگەر یەک بەرگەم ماوە ئەگەر یارمەتیم بن طبعا جوازات سلێمانی هەوڵەدا بە جوانترین شێوە بە خێراترین شێوە کارەکانی ئەنجامدام چ لێرە چ لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و دەڤەری چەمچەماڵ بەڵام لە ڕانیە کێشەیەکمانەیە لە ڕانی کێشەکەمان چیە توانای ئەو تیمەی کە لە ڕانیەیە ڕۆژانە 100 هاوڵاتی بۆ 120 هاوڵاتی بەڕێخە ئەو بەڕێخن بەڵام داواکاری لەسەر جوازات لە ڕانیە سەروی ئەوەیە زۆر سەروی ئەوەیە بۆیە هاوڵاتی زۆر هەوڵەدات بتوانێت ببێ بە خاوەنی پاسپۆرت بەڵام ناتوانێت بە ڕێژەیەک زۆرە داواکاریەکان زۆر لە شاری ئیمارە زۆرترە زۆر لە شاری ناسریە زۆرترە زۆر لە شارێکی کە زۆرترین لە شارەکانی جرم کە 2 میلیۆن کەسی تایە بەقەت ڕانیە داواکاری لەسەر پاسپۆرت نییە بەپێی ئامارەکان کە لە بەردەستی ئێمەیە بۆی بتوانین ئەو خزمەتەیان بکەین بۆی ئەوان سەرە نەگرن بۆ ئەوەی دوانەکەوێ معاملەکانیان ئەو چاوەڕێ نەکەن پێویستە ئیداری ڕاپەڕین لەوێ بتوانێت 20 مۆزەفمان بۆ تەرخان کرد 20 مۆزەف ئەم فەرمانبەری مەدەنی تەبان یا ئەفسەر یا فەرمانبەری مەدەنی ئەفسەر کچ و کوڕ بۆمان دابینکە ئیتر ئەو 20 مۆزەفە ئێمە توانین شەفتی دووە میشکین تا شەو
بۆیە بیانکەین بە خاوەنی پاسپۆرت وە سەرەگرتن نەمێنێ و ئاسان ببنەوە خاوەنی پاسپۆرت ئێمە هەموو پێداویستەکان ئەجیزەکانمان لەبەردەسە تیمی باشمانەیە بە سوپاسەوە ئەفسەر و کارمەندان زۆر بە چالاکانە خزمەتی هاوڵاتیانەکەن خەڵکی ئەفسەر و کارمەندی زۆر باشمانەیە لە سنوورە بەڵام کێشەکە تەنها بەوە چارەسەرە بێ کە ئێمە چکە میلاکمان زۆر کەمە مۆزەفمان زۆر کەمە بتوانن لە کۆی دایرەکان مۆزەفێ لەم دایرە مۆزەفێ لەم دایرە بە کۆی بتوانن 20 مۆزەفمان بۆ تەنها بەبوونی ئەوە شتێکی ترم بیرکەوتەوە پارێزگای هەڵەبجە ئێستا ئێوە پێشتر لێرە پاسپۆرتیان دەرێنە تاوا ئێستا ئەوان چون وەکو بەڕێوەبەرایەتیەک و پارێزگای خۆیان وەکو پارێزگای هەڵەبجە لەوێ کارەکەن و بۆ خۆیان لەوێ خزمەتی هاوڵاتەکان زۆر بە باشیش ئەنجامێدەن دەستیان خۆش بێت ئەفسەر و کارمەندی زۆر چالاکیێ تەبەن لە ئیدارەی هەرڵەن کات نەماوە بە کورتی پێم بڵێ بە کورتی قسەکە لە ئیدارەی ڕاپەڕین لە ئیدارەی گەرمیان لە چەمچەماڵ لە هەڵەبجە بە هەمان شێوەی سلێمانی ناگەڕێتەوە بە سلێمانی یەکسەر هاوڵاتی خۆی لەوێ بە خاوەنی پاسپۆرت دەستەکانە خۆش ئەم بەیانی عەزەتمان نای بەڕێز ئەمیر سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی کە بانێ لە ئەستۆدیۆ ئامادە لەگەڵمانە زۆر